ئەوی بینیتان ڕووداوێکی هاتوچۆیە لە نێوان ڕێگای سەرەکی نێوان قەرەهەنجیر بۆ بانی مەقان و بە دیاریکراوی لە نزیک بەنزیخانەی جیهان. هۆکاری سەرەکی ئەم ڕووداوی هاتوچۆیە دەگەڕێتەوە بۆ بوونی تاسەیەک لەسەر شەقام گشتیەکە کە کەوتۆتە دەستی ڕاستی منەوە. ئەم تاسەیە ڕۆژانە چەندین ئۆتۆمبیل تایی دەتەقێت و لەگەڵەوەشە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و چەندین جاریش قوربانی لێکەوتێتەوە. من ئەمەوێ لەگەڵ خاوەن ئەو بەنزیخانەی قسەکەم کەەوە شاید حاڵ و ڕۆژانە ئەلێرێ ئەم ڕووداوانە دەبینێت و هاوکاری خەڵک دەکات کەەوە تای ئۆتۆمبیلەکانیان دەتەقێت. من بسمەلا ئەو هاوڵاتیە خاوەن ئەو بەنزیخانەوە کە باسم کرد ئەم کاتت باش؟ براجان کە باسی ئەومان بکە جەناب دۆگەوەی خاونەوە بەنزیخانەی ڕۆژانە چی دەبینیت ئەگەبێتە ئەم لاتەوە بکەمێ ڕۆژانە چی دەبینیت کەەوە ئەم ڕووداوانە ڕوودەدات یا خۆتای ئۆتۆمبیل دەتەقێت؟ وڵای ئەو تاسەی لەوێ تقریبن هەموو شەو خەڵکی غەریبە لێدا تای زۆرە تەقێ شەوە بۆ 10 سیارە بۆ 15 سیارە تای تەقیوە هەموو شەو ئەمەوەزە هەموو شەوە نییە بڵێ بزیم شەو تێکازگەیم شەو ڤیدۆت بۆ کەم چەند سارە لێدا تا دوو تایشێ تەقێنێ ئەنی تاسەیەکە زۆر بەدا زۆر شتێکی ئینا ئەوە نیە ئێستا سارێک سپێری پێیە ئەمە دوو تایە تەقێنێ بەیەکەوە ینی وەڵا ڤیدۆت بۆ نێرم نیە مێشکی جامێ ناو بەنزخانەی من 15 سیارە دوو تایی تەقیوە ئەلێ ڕۆژە حەشرە داوە لەواکەم هاوکاریەکمان کرد وڵای 200 چاکم کردووە خۆم دوو جارە 3 جارە وڵای چاکم کردووە ئیسفادەی نییە ساوە چاکمان کردووە زیقمان تێکرێ بیبینەوە کابرەکە بەرەسەری دوو ڕۆژتر وای لێ دێتەوە یەک تاوباران لێدێ وای لێ دێتەوە بەشکم هاوکاریماکەی بۆ ماساکەی مەمنونتی ئەوانەوە کە زیاتر لێدەن ئەو شۆفێرانەی لێدەن شارەزانین شارەزانین خەڵکی بەغاڵ خەڵکی بەسڕان خەڵکی موسڵن شارەزانین نازانی ئاوی تێچێ کەەوە باین دووبای باران بوو ئاوی تێچێ وازانێ ئاوە لێدا دوو تایە تەقێنی من کە ڤیددیۆکم بینی کەەوە هاوڵاتیان دێنە ناو بەنزیخانەکەی جەناب تۆ دانیشتونە و بۆ ساحەتی خۆیان کەەوە لەلایەکی دیکە خەریکە چاکردنەوەی ژوورەکەم سازەکەی سینە ژوورەکەم دانشا شەوا بۆ داعایلی تیا بوو ئێمانە بەفرە سەرمایە شەوە جێ چی بکەم کابرا دوو تایە گۆڕێ جەرجەکە بەرزی ناکاتەوە عایلی تایە ئەمێنایە ژوورەکەی خۆم یارمەتی مەداری نا لە مۆرە بزار نەجەکردنەوەی سپانەی چیم نەماوە ئەنێ من هاوکاری خەڵکم کردووە وڵی داواکارم بۆ ماچاکە بە قورعان شەوی لێدێ هۆڵم لێدێ من بەس بە شەوان وایە بە ڕۆژ ئایبی نییە شەوی لێدێ من هۆڵم لێدێ کە باست کرد زۆربەی ئۆتۆمبیلەکان یەک تای سپێری پێ ئەمە دوو تاش بێکەوە ئەمە چارەسەری یەک تایەکە بێ کابرا تایەکەی گۆڕێ ڕوا بەس ئەم تاسەیە لێدێ هەردوو تایەکەتە تەقێنێ هەر چۆن لێدە دوو تایەتە تەقێنێ زین سارێ بەرزش ناتەقێنە زۆر بەس قەمرە بەڵێ ئەمە پرسیاری ئەوکەم ئەو تانی کە دەتەقێت زیاتر هەردوو تای پێشەوە یاخۆ تای مەقسەد هەمووی لای سەکنە سایەقی دانیە هەمووی لای سەکنە پێش و دواوە هەمووی لای سەکنە لەوانەیە تای 100 سارە زیاتر تای تەقی بێ تەحەداکەم یەک تای سایق نەبووە گشتی سەکنە پێش و دواوە لێی نادا ئەو خۆت ببینە لێدا پێشە تەقێنە دواشە تەقێنێ. دەربارەی ئەم تاسێ و چەندین تاسی دیکە لە ڕێگای نێوان قەرەهەنجیر بۆ بانی مەقان لەگەڵ ئەندازیار شاکر مەحموود ئەندازیار لە بەڕێبەرادی ڕێگەبانی کردو قسەم کرد ئەو باسی لەوە کردکەوە هۆکار ئەوەیە کە ناتوانێت بە یەکجاری چارەسەری بکەن هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە داوای بڕی 28 میلیارد دیناریان کردووە لە بەغدا بۆ ئەوەی ئەم شەقامە فراوان بکرێت و قیتا بکرێت بە یەکجاری هەردوو سایتەکە بەڵام بەغدا بە بیانووی نەبوونی بودجە ئەو بڕەپارەیە بۆیان نەناردووە بۆیە ئەوان ناچارن تەنها بە شێوەیەکی کاتی و بەو شێوەیە پڕی بکەنەوە.